سڵاو میدیای کوردی بەبینرا و بیسرا و خوێنرا و بە سۆشیال میدیاوە تا چه ئاستێک کاریگەری هەبووە لەسەر تەبایی یا لێکترازانی کۆمەڵایەتی چاودێری خستنە سەر میدیا دەبێتە هۆی ڕێکخستنەوەی یا دەبێتە هۆی کۆتکردنی بینەرمان. لە جیهانی ئەمڕۆدا میدیا بە هەموو بەشەکانیەوە ڕۆڵێکی کاریگەر دەجێڕێت لە ئاراستەکردن و دروستکردنی هۆشیاری کۆمەلگا بە جۆرێک کە هەندێک کەس پێیان وایە میدیا ڕۆڵەکەی ئەوەندە گەورەیە کە دەتوانێت تەنانەت واقعیش دروست بکات و دەستکاری کۆی بەها و بیر و باوەڕ و تێگەیشتنی تاکەکان بکات. لەگەڵ شەپۆلی سەردەمی تەکنۆلۆژیای زانیاری کۆمەلگای کوردیش لە ناکاو کەوتە ناو ئەم شۆڕشە بەرفراوانە و لە ماوەیەکی کەمدا بەدەیان و سەدان کەناڵی ڕاگەیاندن بە زمانی کوردی کەوتنەکار. کێشەی کورد جوگرافیای کوردستان و ئاراستەی جیاوازی حزبەکان لە کۆمەلگا و نەبوونی دەستورێکی هەمیشەیی لە کوردستان وای کردووە کە ئەم هەموو زۆری و بۆریە بگاتە جۆرێک لە پشێوی لەسەر ئاستە جیاوازەکان لە کۆمەلگای کوردیدا و سنووری نێوان ئازادی و بەرپرسیارەتی کاڵ ببێتەوە و سنوورەکانی دڵسۆزی نیشتیمانی و پیرۆزەکانی نەتەوە و زۆر جاریش سنووری تایبەتمەندی تاک ببەزێنرێت. دەپرسین لە پاش چارەگە سەدەیەک لە دروستبوونی ڕاگەاندنی کوردی و کرانەوە بەڕووی جیهاندا ئایا میدیای کوردی توانیوێتی ڕۆڵی هەبێت لە گەشەپێدانی هۆشیاری تاک و هاوسەنگکردنی ئەرک و مافی ڕاگەاندنکار و سوودوەرگرتن لە ئازادی و ڕێزگرتن لە بەرپرسیارەتی ئەخلاقی پیشەیی؟ میدیای کوردی لە ماوەی 27 ساڵ یا 28 ساڵ بۆتە میدیای ئاشکرا میدیای ئەگەر بڵین دەوڵەت میدیای ڕسمی لەوە پێش میدیای شۆڕشمانە بوو. تو پێت وایە لە عەقڵێتی ئینتاج کوردی تا ئێستا توانوێتی عەقڵیەتی میدیای شۆڕش تێپەڕێنێت و بێتە میدیایەکی مەدەنی؟ بێگومان کە تەماشایەکەی تەتەوڕێکە لانی کەم تەتەوڕێکە لە یەکدەنگیەوە کە ئەگەر باسی سەردەمی ڕژێمی پێشوو بکەین یەکدەنگی بوو، باسی شاخ بکەین تقریبەن هی حزبەکان بوو بە تەنها ڕامستە باز لە تەعەدودێتەکەی یعنی فرەیەکی زۆر لە ناو میدیای کوردستانی هەیە بە بیسراو بە بینراو بە نووسراو واتەنانەت ئەلکترۆنیش لە ڕووی ناوەڕۆکەوە یا لە ڕووی شکڵەوە فرەیە یانی تۆ پێت وایە ناوەڕۆکیان فەرقی کردووە لەگەڵ جاران؟ مەبدەئیەن بێگومان مۆزوعی فرەیی مۆزوعێکی زۆر گرنگە لە نەقابات بێ لە ئەحزاب بێ لە میدیا بێ. من پێم وایە فرەی قەزەیەکی زۆر گرنگە یانی زۆر هینەکەین. ئێستا ئەگەر تۆ بەڕێوەبەری کەناڵێکی ڕاگەیاندربی ئەگەر بینراوە ئەگەر بیسراوگەر لە مۆزوعی ڕەخنەگرتن و تەقییمکردنی ئەدای میدیاکەت قسە بکەم بێگومان وەری ناگری لێم. ئەو عەقڵێتە هەیە لە ناو میدیای ئێمە. میدیای ئێمە نەخۆی تەقییمی خۆیەکە و نەقبوڵی دەنگی جیاوازی شەکا لە تەقییمکردن کە ئەمە خەلەلێکی زۆر کەناڵی ئاسمانیمان هەیە و چەندین مەلاین دۆلاری لەسەر سەرفەکرێ. بەڵام وەک هەندێک لە چاودێران باسی ئەوکەن کە کەناڵەکانی ئێمە ڕاستە بە هەموو دنیاە بڵاو بۆتەوە بەس وەکو ئیهتیمام وەکو ناوەڕۆک وەکو محتەوا هەر کەناڵی لۆکاڵین خۆجین نانتوانیوە ببنە کەناڵی نێودەوڵەتی کەناڵێکی جیهانی. پێت وایە زۆر گرنگە. بەڵێ یعنی ئەگەر تۆ سەرنج بی ئێمە بۆچی لە قۆناغی لۆکاڵیەوە پەنامان بردە بڵێن میدیای فەزایی میدیای ئاسمانی و دنیایی لەبەرەوەی احتیمام بە من نەچم تەماشای جەزیرە و عەرەبیە بکەم، من نەچم پەنا بۆ میدیایەکی تر بەرم لەکە مۆزوعەکانی جیهان و ئەم مەشاکلە زۆر گەوری کە هەر هەموو هاوبەشین تایە. ئەگەر مۆزوعی ژینگەی مۆزوعی مخدراتەوە مەترسیەکانی تری شەڕ و هەر هەمووی مشتەرەکین بەشەرێتە لەبەرەوە من ئەمێ لە کەناڵێکی کوردیەوە تەماشای ئەم مۆزوعەکەم بۆیە کە گواستمانەوە لە ناوخۆیەوە بۆ فەزایی ئەوەنە فەرقی نەکرد لە مۆزوعی احتیمامنان بەهاواش بەلامەوە کە گرنگە. ئێستا کەناڵی فەزایی با بڵین کەناڵی جەزیرە ئەتوانێت شاریعی عەرەبی بە عام بجوڵێنێت ینی، بەڵام کەناڵەکانی ئێمە ئەو کاریگەریان هەیە کە بتوانن تەوجیه ئاراستەی کۆمەڵگە بکەن بەو شێوەی کە ئەیانەوێت چۆن بیجوڵێنن چۆن بێنن چۆن بەرزیکەنەوە. میدیای کوردستانی هەر خەڵکی دابش کردووە ینی شەقامی دابش کردووە یعنی لایەکیان شارع زۆر گەرمەکە لایەکیان سارد دەکاتەوە لایەکیان زۆر بە حزبیانە تەعاملەکە لایەکیان زۆر بە مۆزوعیانە تەعاملەکە ئەوانە
پێم وایە بە شکڵێکی عام یەکەم ئەوەی کە قسە لەسەر ئەوواکرێ ئایا خیتابێکی یەکگرتووی مۆزوعی من ناڵێم هەمووی وەکو یەک بیرکاتەوە هەموو یەکێک بەرنامە و احتیمامی بۆ شکلی خەبەر هەبێ بەڵام لە ڕووی ناوەڕۆکەوە ئەبێ پیشەیی بێ وابێ ڕازگۆ بێ بۆی کاریگەری هەبێ لەسەر شەقا پێت وایە ئەمان ڕاستگۆنین لە خەواڵدا پێم وایە ئەوەن هەواڵ زۆر سیاسی کراوە ینی هەموو هەواڵی زۆر حزبیش زۆر جار باڵباڵێن کراوە مەسەن ئەوە لە باڵەکەی ئەو نییە لە کەناڵەکەی خوا باسی ناکە بەڵێ لە ینی هەنێ هەواڵێ لە هەنێک کەناڵی تر شوێنی نەبووتەوە ئەگەر بەهۆی ململانی ناو حزبەکان خۆی بێ ئەگەر علاقی بە ململانی حزبی بە شکڵی عامەوە بێ ئەگەر دیقەت بی لە عالەمە کەناڵە با بڵین فەزاییەکان یا ڕاگەیاندن بە گشتی کۆمەڵە هێڵی سووریان هەیە بۆ نمونە ئینتیمای نیشتیمانی ئینتیمای نەتەوەیی ناپاچی لە نەتەوە ئەمانە هەمووی هەن بەس من وەک بینەر ئەوە نابینم لە ناو میدیای کوردیە پێت وایە ئەمە ڕاستە؟ ڕاستە ئێمە پێکمان ناوەتە ناو فەوزاوە لە میدیای کوردستانیوانە لێ ناشارەوە لەم ڕۆژانە ینی یادی بڵێن ڕۆژی جیهانی زانیاری بوو نایم شێوازی مامەڵەکە ئیسفادەکردن لە زانیاری هەموو عالەم شانازی بەواکە کە چۆن زانیاری فراوانەکە بۆ هاوڵاتیانی بۆی ڕایگشتی بەشدار بێت لە سیاسەتی حکوومەت بۆی بزانێ چیر بوو ئەدات و ئەمانە پرسیارەکە ئەوەیە ئایا ئێمە یعنی میدیای کوردستانی مامەڵەمان لەگەڵ ئەو زانیاریانەی کە ڕسمی ئەو زانیاریانەی کە خۆشمان دەستمانەکرێت مامەڵەیەکی تەندروست بووە ئەگەڕێمەوە ئەڵێم ئێمە پێویستمان بە تەقیمکردنیان هەیە لە مۆزوعی لە زۆر مۆزوعات لە ناو میدیای کوردستان ئێمە پێویستمان بە سەرپەرشتیکردنی کەناڵەکان هەبێت سەرپەرشتیکردن بەمانای هێڵێکی گشتیان بۆ دابنرێت کە نەتوانن لەوە دەرچن نەک چاودێریەکی ڕقابەیەکی وەک سەردەمی سەددام بەڵکو هەر کۆمەڵی هێڵی گشتی هەیە کابێ بیپارێزن خۆ ئێمە ڕاستە تەجاوزی ئەو قۆناغەمان کردو کە پێوتێ ڕقابەی یاخود مەقەستی ڕقیب لە میدیای کوردستانی ڕەنگە ناحزبەکانم ڕقابەیە هەر هەبێ مابێ حەقی خۆیانە حەقی خۆیان نێ ئەو شتێکی ترە بەڵام ئێمە پێویستمان بە شتێکی ترە کە پێوتێ چاودێری میدیا یعنی ئێمە ئەم میدیای ئێمە چاودێری لەسەر نییە سنتەرێکی وەکومە سنتەری داکۆکی لە ڕۆژنامە نووسان مەشغوڵی داکۆکیکردین لەمە ڕۆژنامە نووسان ئەو زڵمەی کە لەسەر ڕۆژنامە نووسان ئەکرێ لە مۆزۆی پێنەدانی زانیاری لە تونگوتیژی کە بەرامبەریان نەکرێ بەڵام لە سنتەری میترۆ دەست پێ یەکەم ئایا توانیوێتی چاودێری میدیای کوردستانی کاو ساڵانە راپۆرتێکی هەبێ لەسەر میدیای کوردستانی کە چۆنەڕە خۆ دەزانی ئەمەم بیر نەچێ لە ناو یاسای کاری ڕۆژنامە نووسی تۆ چەندێک حقوقی یاویتە تێ ئەو نەواجباتیشە لەسەرە بەڵام ئێمە هەم ڕۆژنامە نووسمان و هەم مؤسساتی ئەلامیمان حقوقی ئەوێ بەڵام پشتا کاتە واجبات امتیازاتی ئەوێ بەڵام کە باسی ئەخلاقی پیشەیی لەگەڵەکەی ئەخلاقی پیشەیی ناوێت مامۆستا دیوێشتر پێت وایە لە ڕووی سیاسیەوە با بڵێن ڕاگەاندن لاوازە چونکە معلوماتی نادرێتێ بەس لە ڕووی کۆمەڵایەتەوە ڕاگەاندن پەرتو بڵاوە بۆ نمونە تو ئەتەوێ معلومات وەرگری لە وەزارەتی دارایی وەزارەتی سامانە سروشتێکە هیچت دەست ناکەوێت وایە بەڵێ ڕاستە ئەوەش کاریگەری گەورەیە لە مۆزۆعی یعنی فەرهەنگ و سەقافەتی مؤسساتی ڕسمی ئێمە لەگەڵ معلومەیە هینێکی کۆنە هی سەردەمی سەدامە سەقافەتەکە کە هەموو شتێ بە سەڵێتی دەوڵەت تەماشاکرێ هەموو شتێ بە نهێنی دامودەستگاکانی حکوومەت تەماشاکرێ کە نهێنی نین یعنی بە پۆڵێنکردنی دنیا دووشت هینی لەسرە یعنی خلافی لەسەر مۆزوعی ئەوەی کە میدیا هەموو دەقەیە باسی کەیانە مۆزوعی قەزەی شەخصی مۆزوعی ئەمنی ئەم دوو شتە تەنانەت لە مەبەستە چیە قەزەی شەخصی یعنی هینە چونە ناو ژیانی تایبەتی کەسەکان ئەوەی پێوتێ چونە ناو ژیانی کە تایبەتی کەسەکان و مۆزوعی ئەمنی هەردوو مۆزوعەکە مۆزوعێکی بڤەن یعنی چی بەلایە ئەمنی هەموو شتێتوانی بکەیت بە ئەمنی ئەگەر ئێستا لە ئەمریکا دۆناڵد ترامپیش حیمایی حەسانەی نییە خەریکن دەریەکەن لە ئێمە کاڵین ئەمنی ئەوەی کە محکەمە ئەڵێ ئەمنیە بەڵام هەموو زانیاریەکانی تری
کە حکوومەت هەیەی ئەبێ هاوڵاتی بیزانێت. لە ڕووی ئەکادیمیەوە کاری میدیایی لە کوردستان چۆن پۆلێن دەکرێت؟ لەم نێوەندەدا ڕۆڵی ئافرەتان چییە؟ ئایا ڕاستە لە ڕاگەیاندنی کوردیدا مێینەوە کاڵایەک بۆ ڕێکلام بەکاردێ بەبێ و بەرچاوگرتنی شکۆی کەسایەتی و کۆمەڵایەتی؟ میدیا چۆن دەتوانێت بە هاوسەنگی مامەڵە لەگەڵ ئەم کەیسەدا بکات؟ میدیای کوردی لە ماوەی ئەم 27 ساڵەیە یا 28 ساڵ وەک کۆرپەلێک بە مناڵی لەدایک بووە وردەوردە گەورە بووە. بەڕێزت خۆت ئەکادیمیت لە بواری ڕاگەاندن وە هەم ئەزمموی درێژیشت هەیە وابزان بنەوە چوارەوە لە ناو میدیا ئیشکی. پێت وایە میدیای کوردی لە ماوەی ئەم ماوەیەدا توانیوێتی بەرەو ئەکادیمی بوون بچێ بەرەو پرۆفیشنال بوون بچێ هەیە هەر وەک هیوایەت تاکو ئێستا ئیشەکانی بەڕێوە بە. من بۆ خۆم بەپێ ئەو ئەزمونێکی متراکمم هەیە لە بواری ڕاگەاندن لە ساڵی 94 لە بواری ڕاگەاندنی نووسراوە بینراوە بیستراوە بەپێی تواناتوانی ومە و بەپێی مەجالەکە خۆم کارم تیا کردووە. لە سەرەتای خۆتان نەزانان کاری میدیایی کارێکی قورس بوو. ئاسان نەبوو لەبەرەوەی ئەو تەکنەلۆژیایی ئێستا ئەمڕۆ لە بەردەست نەبوو لە ڕووی ئەکادیمیەوە ئێمە باگراوندێکی ئەکادیمی میدیایی لە ڕووی یاسایی میدیاییشەوە ئەو باگراوندەمان بە هەمان شێوە نەبووە کەواتە کێشەیەکی گەورە وەختی خۆی هەر هەبووە لە بواری میدیایی. جگەلەوە ئەگەر کێشەی گەورە هەبوو بێ لە بواری میدیاییە ئێمە کێشەیەکی ترمان هەبووە کە ڕۆشنبیری یاسایی میدیایی لە ناو خەڵک باو نەبووە کە ئەمە وای کردبوو میدیا هەندێک جار ئەم لاولای ئەکرد مەسەلەن لەوانەیە تەشهیر بێ ناوزڕاندن بێ بەرامبەر بە تاکەکانی کۆمەلگا بە تایبەتی لە شەڕی ناخوایە بێگومان کەواتە ئێمە ئەو شیاریەمان نەبوو. بەزن تاکو ئێستاش میدیای کوردی لە هەمووی ناڵم لە بەعزێک کەناڵیەوە هەمان ئەو عقلێتە ئەو ئیسیهتارە ئەو جنە و فرۆشیەتیایە لە ناو خۆی ئەگەر لە ساڵانی ڕابردوو ئێمە بەو شێوەیە بە پێی یاسا میدیاکانمان نەبەست بێتەوە لە ڕووی یاسایی میدیاییەوە ئێستا یاسایەکمان هەیە یاسای ژمارە 35 بواری ڕۆژنامەگەریەکە لە پەرلەمان دەرچووە. ئەم یاسا بۆ خۆی یاساکە زۆر باشە ئەگەر بتوانرێ تەوزیف بکرێ و ئیشی پێ بکرێت لە محکەمە و دادگاکانە هەندێک حاکم ئیشی پێەکە هەندێک پێ ناکات. من نمونەیەکت بۆ بێنەوە یەکێک لە میدیاکان لەسەر ئاستی تاکە شەخصی ئەحزابی سیاسی گەورە جنێوی وای داوە کە خۆشت لەوانەیە بزانیت کە لە گەڕک و کۆڵانەکانیشان نادرێت. بێگومان ئەمانە هەمووی خەلەلە پێویستمان بەڕێخستنەوەیە. جگەلەوە ئەخلاقیاتی میدیامان هەیە شرت نییە تۆ هەموو شتێک بە یاسا بێ تۆ لە ناو مجتەماعێکای لە ناو کۆمەڵگەیەکای لەوانەیە هەندێک شت هەیە ڕێگە پێدراو نییە هەندێک سوکایەتی هەیە کێشەی عەشایری کێشەی کۆمەڵایەتی گەورەی لێ ئەکەوێتەوە کەواتە میدیای ئێمە کەوتوتە ژێر باری قورسایەکی گەورە ئەبێ زۆر بە وردی مامەڵی لەگەڵکە. زۆر باشە تۆ پێت وایە میدیا تاکو ئێستا لە ڕووی ئەکادیمی و بەرەو پێش چووە ینی بەم حسابە؟ بەڕێی من نەخێن بەرە پێش نەچووە بە دەلیلی ئەوەی ئێمە ساڵانێکی زۆرە دەرچوەکانی بەشی میدیامان هەیە لە پەیمانگە و زانکۆکان هەندێک لە خوێندنی باڵاش لە ناو مؤسساتی میدیایی کار ئەکەن بەڵام ئەوەی کە لە ناو زانکۆ خوێنوێتی لە ڕووی ئیتیک و ئەخلاقیات و یاسای میدیاییەوە ناتوانێت لە ناو مؤسسەکەی خۆی جێبەجێیکە بۆ لەبەرەوەی سیاسەتێک هەیە کەناڵەکە بەڕێوە ئەبا ئەویش بەرژەوەندی و بژێوی ژیانی خۆی وای لێ ئەکا کە گوێ بە هەندێک شت نەیە و ڕێک بەوەی سیاسەتی کەناڵەکە بەڕێزت وەک ژن بەڵێ وەک دایک لە هەردوو دیوەکەوە وەک ئەکادیمیشیانی لە سێ بوعدەوە میدیا دەوری داوێت من لە ڕووی ئەکادیمەوە باسم کرد لەگەڵ لە ڕووی ژنەوە تو میدیای ئێمە تا ئەستا توانیوێتی ئافرەت ژن نینە چی ناوەنەی ناوبنێ بکاتە ئەو بڵێن کاتە بابەتێک بۆ بەرەو پێشچوون یا هەروەکو کاڵایەک بەکاری ینی مەبەست ئەوەیە کەسی میدیاکار وەکو دایک وەکو ژن لە میدیاکانتر بە پیا و ژنەوە لە ڕووی پەروەردەی خێزانیەوە لە ڕووی ینی خزمەتی بە بواری ژن و دۆزی ژن کردبێ بڵێ ئەتوانین بڵێن هەندێک جار ئەوەی کردووە بە ئەمیش هەر جارێک ترەڵێن بە دەلیلی ئەوەی ڕۆشنبیری لە ناو ژن دروست کردووە لەسەر ئەو ئەرکە و لەسەر مافەکانی هەیەی بەڵێ بێگومان هەیەی لەبەر ئەوەی خەڵکێک هەیە ئێستا ژنێک هەیە چاوکراوەیە بە یاساکان بە مافەکانی خۆی چۆن ئەتوانێت کار بکە مەسەلەن دەستەڵاتێک هەیە قانونێک هەیە دەستورێک هەیە لە وڵاتەیە ڕێگەی پێداوە ژن بەشداری سیاسی بکە ژن بەشداری بکە لە پرۆسی حکومڕانی میدیا بۆ یا هەر دەوری سیاست نەخێر لە میدیا ڕۆلی گەورە ئەبینە کاک سۆران لەوەیە
تۆ خەڵک وشیار ئەەکەیتەوە ئەگەر جاران ئێمە پێویستمان بۆ بوو سیستمی کۆتا هەبێ بۆ ئەوەی وا بکەین ژن بەشداری سیاسی بکە لەبەر ئەوەی ئەفکارەکان لە پێشترا واهی بووە دەنگدەر بۆ ژن کەم بۆ دەنگدان بە ڕگەزی مینەکەم بووە بەڵام لە ڕووی میدیاییەوە توانراوە ئەو وشیاریە لە ناو خەڵکە بڵاو بکرێتەوە کە ژنیش پێویستی بەوەیە لە حاڵی حاضردا کاتێکە بە دوواداچوونەکەی بۆ میدیاکان سەی دەکەین مینە بەگشتی ژن بێ کچ بێ دایک بێ زیاتر وەک دیعایەک وەک ڕکلامێک وەک کاڵایەک بەکارهێنرێ بە تایبەتی گۆرانی بێژەکان و إلى آخره بتوانیا ئەمەش ڕاست خۆی ئەمە تەنها کێشەی ئێمە نییە بەڕاستی ئەمە لە هەموو میدیای دەرەوە لە هەموو دنیاە باوە ژن ڕیکلامەکە پیاو ڕیکلامەکە بەڵام ڕیکلامەکان لەوانەیە لە لای ئەوان جۆرێکی تربێ ئەو ڕیکلامی کە پێویستە مەسەلەن ژن گونجانیانە مەبەستم ئەوەیە مەسەلەن ئەگەر یان دیعای تایدێکەکە باشە ئەم ڕیکلامی تایتە هەر ژن بەکاری نانی پیاویش بەکارێنە کەواتە هەردوو ڕەگەزەکە بەشدارە لە خزمەتی ماڵە بۆیە هەردوو ڕەگەزەکان بەکارهێناوە ئێمە ئەبێ کەناڵەکانی ئێمە ڕەچاوی ئەو بکەن کە شەریکات یاخۆ کۆمپانیا ڕیکلامەکان ڕیکلامێکی حازریان بۆ ئەبا بۆ بڵاوکردنەوە ئەبێ بڵێ من ستانداردی من لە ناو کەناڵەکە بەم شێوەیە ئەوە لە بڵاوکردنەوەی ڕیکلامەکان ئەبێت تۆ وابەستی ئەو من بچمە سەر ئەم پرسیارەیت بەڕێزت فەرمووت میدیا دەوری هەبوو لە وشارکردنەوەی ژنان بەس ئێمە ئێستا سیرەکەی مەسەلەن ئەگەر ژمارەی کوژراوانی ژن لەسەر مەسەلەی شەرف لەسەر مەسەلەی گومان لەسەر کۆمەڵەشت لەم ساڵا سیرەکەی لەوانەیە لە 92 زۆرتر بێت بتەوێنێتەوە مجتەماعەکەی ئێمە ڕۆژ بە ڕۆژ وای لێ هاتووە مەسەلەن ئێستا سوڵحی عەشاری زیاترێکە تا ئەوەی کە کەیسەکان بچێتە ناو دادگاکانەوە ئەمە کێشە سەرەکیەکەی ئێمەیە لە ڕووی ڕۆشنبیرەکە مەبەستم ئەوەیە خەڵک وشیارە بۆ ئەوەی دەنگ بەژکاندیدی ژن بە بۆ خۆی وەختی خۆی لە ئوردون کۆنفرانسێک کرا توێژنەوە یەکەم هەبوو لەسەر ژن و بەشداری سیاسی لە ڕووی میدیاییەوە ئەوەی کە من باسم کرد یاخود لەگەڵ ئەوەش وەرەقەیەکی ترم هەبوو پەیپەرێکی ترم هەبوو لەسەر ئەو ڕێگریانەی دێنە بەردەم ژنی میدیاکار باشە ئەمانەمان هەمووی لە یەکگە ئەو کێشەیەکی مامان بوو لە مەشرقی عەرەبی بۆ مەغریبی عەرەبی هەمان ئەو کێشانەی ژن کە هەیبوو هەمووی یەکین بوو هەموو هەستان یعنی وتیان ئەوەی کە تۆ باسێکی مەسەلەن لوبنانی هەستاوتی عین المعاناتم هەیە مەغریبی هەستاوتی عین المعاناتمان هەیە جزائیری هەستاوتی عین المعاناتمان هەیە کەواتە کێشەکان هەمووی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەبەر ئەوەی ئایدیایەک فکرێکی ئیسلامی سیاسی زاڵە لە منطقەکەیە بۆیە توانراوە ئەو ڕێژەیەی ژن کۆتوبەند بکرێت لە منطقەکە. بۆچی میدیای کوردی بە تایبەتی سۆشیال میدیا ڕۆڵێکی نەرێنی دەجێڕێت لە ناو کۆمەلگادا؟ ئایا سۆشیال میدیا ئاستی ڕۆشنبیری تاکەکانی بەرز کردوتەوە یان بەهۆی بێناسنامەیی و بێخاوەنی بووە بە سەکۆیەک بۆ یەکترشکان و سوکایەتی بە هەموو شتێک؟ چۆن دەتوانرێت ئەم بوارە و سەرجەم کاری میدیایی لە کوردستان ڕێک بخرێت؟ پێتوانێت لە ماوەی ئەم 27 ساڵ 28 ساڵ چارەکە سەدەیەک میدیای کوردی چی پێشکەش بە کورد کردووە لە ڕووی ئینتیماوە لە ڕووی نیشتیمانیەوە لە ئەمڕۆانەوە لە ڕاستیە جگەل لەو دەورانەی کە لە دوای ڕۆژنامەی مقداد مەدحەر بەدرخانەوە مەسەلەن ڕاپەڕینی بەهاری 1990 ڕێنساز وەرچەخانێکی گەورە بوو لە بواری سیاسی فەرەنگی کۆمەڵاتی و هەماشەوە لە بواری میدیاییشە ینی مەسەلەن لە دوای ڕاپەڕینەوە تەلەڤیزیۆن ڕۆژنامەی ڕۆژانە رادیۆ مەسەلەن سۆسیال میدیا هەمووانە هەنگاوی گەورە بوو ئێمە زۆر داخوشیمان لەوە کرد کابێ مەسەلەن حیزبی سیاسی و حکوومەتی هەرێمی کوردستان سانسۆر لابا لەسەر میدیا و ڕێگای پێ نەدەین بەڵام ئێستا ئەگە بە قسە لەسەر ئێستا ئاکەین دوای نزیکەی 28 ساڵ ئێمە بمانەرەکەوێت کە پێویستمان بە ئیعادە نەزەر بە بێچوونەوە بۆ بیرۆبۆچوونانی خۆمان هەیە پێمان وایە فەوزایەکی گەورە دروست بۆ لە ناو میدیای کوردی کە خەتەری دروست کردووە لەسەر کۆمەڵگای کوردستان لەسەر پرسی دیموکراسی لەسەر ئینتیما یعنی بەو مانایی کە مەسەلەن خەریکە بە هەندێکی بە مەبەست هەندێکی بە ئەنقاست یعنی هیچ شتێکی مقدسی نێشتو لە وڵاتەیە و لە شوێنی ڕەخنەی جددی گوێن و سوکایەتی پێکردن لە سوێنی هونەری ڕاستەقینە مەسەلەن هونەری فاک و هونەری بێدەربەست و لەسەر ئەم قسەکردنە بمبورە پێت وایە ئەمە هەر سۆشیال میدیای شەڕەت جنێوەکە یا میدیای ئاسمانیەکانیش بە هەمان شێوە ئەگەر میدیا ئاسمانیەکانمان بەشێکیان حتممە نەیان کردووە بەو دلیلەیە کە تۆ توانی پەنجەی بۆ ڕاکێشی لە دادگاش کاتی لێ بکەی بەڵام لە سۆسیال میدیا زۆرتر ئەوە
معروف نییە ناسرااو نییە و مەسەرەن هیچ یاسایەکیش نییە تا ئێستا سوسیال میدیا بەڕێوە ئەگەر مثلەن تەلەڤیزیۆن لە چوارچێوەی یاسای ژمارە 35 ساڵی 2010 بتوانی مامەڵی لەگەڵ بکەیت و ئەگەر بتانی لە ڕێگەی ڕێنمایەکانی وەزارەتی ڕۆشنبیری و شکات و سکاڵا لە یەکێ بکەی لە دادگا ئەو بۆ سوسیال میدیا هیچ یاسایەکە نیە و بۆ معلوماتی جەنابن لە وڵاتی جۆکو سویسرا چونکە ئەمە ڕێکخراوە مثلا لە ماوەی 10 ساڵی ڕابردوو هیچ کەسێک سکاڵای نەبوو لەسەر سوسیال میدیای سویسرا لە دادگاکان لە کاتێکە واردە بەڵام لێرە ئەگەر بێت و سکاڵا بکەی لەسەر سوسیال میدیای کوردی لە شارێکە لە قەزایەکە لە هەرێمی کوردستانە ڕەنگە بگاتە 100,000 سکاڵا ئەمە دەرەنجامی چییە؟ بەس خۆ دیاریش نییە ینی ئەو کەس بڵین بێساحەب و بێهەویە ئەو سوشیال ئەمە خراپترین جۆری میدیایە ئەمە تەسەورەکەم ئەم جۆرە میدیایە بە پلەی یەکەم لە هەرێمی کوردستان بەنسبەت میدیای کەناڵە ئاسمانیەکانەوە ئەوانە شتی بازرگانین ئەهلین ئاخوان ناو ئەنێن ئەهلی ینی ئازادن لەوەی کە چۆن بتوانن سەرنجی بینەر ڕاکێشن بەلای خۆیانە پێتوانێت لە دنیا لیبراڵیشە هەروایە باشە دنیای لیبرالی خۆر ئاوایی بە قۆناغ پێم وایە هەموو قۆناغەکانی بڕیوە و کۆمەڵگاش هەزمی ئەو جۆرە لە میدیایەکە بەڵام لێرە بە پێچوانەوە مەسەلەکەەوەی کە هیچ لەو قۆناغانی نەبڕیەوەی کە تویڵی هەرویجی بۆکە ڕیکلامی بۆکە ئەمە گرفتی گەورە دروستەکە لە ناو کۆمەلگای کوشتنی لێبێتەوە نامقەدەسبوونی تاکی لێبێتەوە و فەوزای لێبێتەوە نەبوونی ئینتیمای لێبێتەوە یەکێ لە هەر ئەرکەکانی میدیا لە هەموو دنیای بریتە لەو ئینتیما دروستکە مەسەلەن میدیای ئەمریکیەڵێ بە هاوڵاتیەڵێ میدیای من بووی نیە بە خەڵک بڵێ نابێت سەرباز بچێ بۆ شەڕ ئەبێ بڵە شەڕ خراپە بەڵام لێرە بە پێچەوانەوە بەشێ لە میدیاکانی ئێماڵن شەڕی داعش خراپە لە ماوەی ئەم 27 ساڵێ باس لە میدیای ئیسلامی ناکەم کۆمەڵ و یەکگرت و کەناڵەکانی ئەمان هەر ئەم میدیا ینی کە ئەوە بەرپرس بن بە تایبەتی کەناڵەکانی یەکێتی و پارتی کە بە ئاشکرا کەناڵی ڕستمین یا بە شێوەی تر کەناڵی یەکێتی و پارتین ئیشیان نەکردو لەسەر ئەوی کە دین خۆی چییە و چۆن مامەڵە لەگەڵ ئیسلاما بکەین پێتوانێت هاتنی داعش و زەق بوونەوەی بەشێکی گەورەیەکی خەتاکەیەکی سەر میدیا بەڵێ کاک سۆرا من لەو بارەیەوە کات خۆی لێ خۆڵینەوەیەکەم کردوتم مثلا چۆن حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانی و تەشخیصی سیاسەتی وڵاتانی منتەقەکە بە هەمان شێوە نەیتوانی بوو تەشخیصی مەترسی گروپێکی تیرۆریستی وەکو داعش بدا یان با بڵێم لێکۆڵینەوە و دراسی وردی نەبوو لە بەردەم ڕوو بە گەشەی ئیسلامی سیاسی گروپی فەندەمێنتاڵ و ڕادیکال لە منتەقەکە هەر بۆ یە کاتێکە داعش دێ داعش مەسەلەن لەسەر زەمینی واقع فیزیکی چ ڕۆڵێکی تراژیدیای خوڵقان و لە مەسلەی عەقیدە و بەیان مەسەلەن چۆن توانی خۆ بغزێنێتە ناو هەموو فکری تاکەکانی کۆمەلگای لانی کەم سنی عێراقیەوە و مەترسی لەسەر شیعە و کورد دروست کرد و لە مەجای میدیا فەیسبوک و سۆسیال میدیای بە جۆرێک توانی قۆستەوە ئیستفادەی لێکرد ئەکسەرێتی میدیای کوردی کە شوناسنامەکەی و ناسنامەکەی دیارە 130ی بە پێچەوانەوە 170 میدیای کوردی شوناسنامە و ناسنامە و کارکتەرەکانی و بودجە و موچەکەی دیار بەس میدیا سۆشیال میدیا تەلەڤیزیۆن و نەخێر لە خۆی 950 ڕۆژنامە و گۆڤار و میدیای چاپکراوکە لە هەرێمی کوردستان هەبوون 100یان کارکتەرەکان و ناسنامە و شوناسیان دیار بە ئەوانەی تر بە ناوی سێبەر و بە ناوی ئەهلی بەڵام من گومانم هەیە یعنی گومانم نییە یەقینم هەیە کە ئەکسەریەتی ئەمێزانێت لە شەڕی ناوخۆیان میدیای حزبی دەورێکی زۆر خراپی هەبوو و ئێستاش زۆر جارە بۆنی ئەو دەورە خراپە ئەەکەین ینی من تەسەورەکەم ئەو ڕەنگە بۆ چوونمانە بێت چکە مەسەلەن میدیای حیزبی خۆی لە ئەسڵ هەریشەکەی ئەوە بووە مەسەلەن سیاسەتی حیزب بەڕێوەبەرێ و مثلا انتماء بۆ حیزب دروستکە و استراتیژی حیزبەکەشی جێبەجێ بەرنامەکە ئامارێکت پێدام لەبارەی سۆشیال میدیاوە لە 1964 سۆشیال میدیا بەدەستێکێتی و لە 1960 بەدەستی پارتیشتی ئەو راپۆرتێکی ڕۆژنامەوەنێک کە ئەمڕۆ من خوێندمەوە ئەڵێ لە 1964 پانتایی سۆسیال میدیا لە هەرێمی کوردستان بەدەستی نیشتیمانی کوردستانەوەیە ئەوەی تری بەدەست پارتی دیموکراتی کوردستان ئەوەی تری بەدەست هێزی ئیسلامیەکانەوە کە بەنظری منەوە کارێک سۆشیال میدیاانە دەوری خراپ منیش بەتەنویستم تاکیدەوە بکەم کە مەسەلەن سۆسیال میدیا من لە چەند ماوەیەک لەوە پێش هەر لەم تەلەڤیزیۆنەی ئێوە بەرنامەیەکمان کرد لە کاردۆرە مەسەلەن لێرەش ڕامگەیان مەسەلەن ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان و دام و دەستگاکانی ئەم فەوزایی کە لە میدیای هەیە کۆنتترۆلی نەکەن هیچی کەمتر نییە لەو مخدراتێکە لە سنوورەکانەوە دێتە ناو هەرێمی کوردستان بۆ تێکدانی سایکۆلۆژیا و سۆسیۆلۆژیای کۆمەلگا و کەسێتی تێکشکانی میکردتاکی کورد لە سەردەمێکدا دەژین کە بە سەردەمی هێرش و لێشاوی زانیاری دەناسرێت و هەر ئەمەش وای کردووە سنووری نێوان ڕاست و درۆ کەم ڕەنگ بێتەوە لێرەوەیە
یاسا و ماف و زانیاری پێویستە هاوسەنگ بکرێت بۆ بەرژەوەندی گشتی.